یاسای ژمارە 31 بژاردەکان کۆنتڕۆڵ بکە، وا لەوانی تر بکە مامەڵە بەو کارتانەوە بکەن کە تۆ بەدەستەوەیە. باشترین فریوەکان ئەوانن کە وەها دیارن بژاردە دەدەنە کەسەکەی تر. قوربانیەکانی تۆ هەست بەوە دەکەن کە کۆنتڕۆڵیان بەدەستە، بەڵام بەڕاستی بووکەڵەی دەستی تۆن. ئەو بژاردانە بخەرە بەردەم خەڵکی کە لە بەرژەوەندی تۆدا دەشکێنەوە. جا هەر کامێکیان هەڵبژێرن، ناچاریان بکە لە نێوان دوو خراپەدا بچووکترینی هەڵبژێرن کە هەردووکیشیان لە بەرژەوەندی تۆدان. با قۆچی تەنگژەیەکیاندا بکە، ئەوان ڕوو لە هەر کوێیەک بکەن قۆچەکانیان تێڕاچووە. پەیڕەویکردن لە یاساکە یەکەم. لە سەرەتاکانی حکومڕانیەکەیدا ئیڤانی چوارەم کە دوایی بە ئیڤانی خەمناک ناسرا دەبوایە ڕووبەڕووی واقیعێکی ناخۆش بێتەوە. وڵات بە شێوەیەکی بەتاسەوە پێویستی بە ڕیفۆرم بوو، بەڵام دەسەڵاتی بۆ ئاڕاستەکردنی کەم بوو. گەورەترین سنوور لە بەردەم دەسەڵاتەکەیدا بۆیارەکان بوون. ئەو چینە میرزادە ڕووسیە کە وڵاتی ڕکێف کردبوو جووتیارانیان دەچەوساندەوە. لە 1553دا لە تەمەنی 23 ساڵیدا ئیڤان نەخۆش کەوت. پاش ئەوەی لەناو پێخەفەکەیدا بوو لە سەروبەندی مردنیدا داوای لە بۆیارەکان کرد سوێندی وەفاداری بۆ کوڕەکەی وەکو سزاری نوێ بخۆن. هەندێکیان ڕاڕابوون، هەندێکیان تەنانەت ڕەتیان کردەوە. پاشان لەوێوە ئیڤان بینی کە دەسەڵاتی بەسەر بۆیارەکاندا ناشکێت. ئەو لە نەخۆشیەکەی چاک بووەوە، بەڵام قەت وانەکەی لەبیر نەکرد. بۆیارەکان ئامادەییان تێدا بوو تێکی بشکێنن و لە ڕاستیدا لە ساڵانی دواتردا زۆرێک لە بەهێزترینی ئەوان چوونە پاڵ دوژمنی سەرەکی ڕووسیا، پۆڵەندە و لیتوانیا کە لەوێ پیلانی گەڕانەوەیان و سەرنگونکردنی سزاریان دادەنا. تەنانەت یەکێک لە نزیکترین هاوڕێکانی ئیڤان، میر ئاندرێ کوربسکی، لە پڕێکدا لەو هەڵگەڕایەوە و لە 1564دا چووە پاڵ لیتوانیا و بووە بەهێزترین دوژمنی ئیڤان. کاتێک کوربسکی دەستی کرد بە ئامادەکردنی سەرباز بۆ داگیرکردن، لە پڕێکدا سیلسیلەی پاشایەتی لە هەر کاتێکی تر لەرزۆکتر دیار بوو. لە کاتێکدا کە خانەدانانی کۆچکردو لە خۆر ئاواوە پیلانیان دادەڕشت، تەرتەرەکان لە خۆر هەڵاتەوە ڕێچکەیەکیان بەستە بوو. بۆیارەکان لەناو وڵاتدا خەریکی نانەوەی پشێوی بوون. قەبارەی گەورەی ڕووسیا مۆتەیەکی هێنا بۆ ئاراوە بۆ بەرگریکردن. ئیڤان لە هەر ئاڕاستەیەکەوە هێرشی ببردایە، لە ئاڕاستەیەکی ترەوە خاڵی لاوازی دەردەکەوت. تەنیا ئەگەر دەسەڵاتی ڕەهای هەبوایە دەیتوانی دەست و پەنجە لەگەڵ ئەم هایدرا چەند سەرەدا نەرم بکات. دەسەڵاتێکی وەها ڕەهایشی نەبوو. ئیڤان تاوەکو سەر لە بەیانی 3 دیسەمبەری 1564 تێفکری، کاتێک هاوڵاتیانی مۆسکۆ لە بەرامبەر دیمەنێکی سەیردا بێدار بوونەوە. سەدان خلیسکەی سەربەفر گۆڕەپانی بەردەم کرێملینیان پڕ کرد کە بە گەنجینەکانی سزار بارکرابوون و پیتاکیان بەشی سەرانسەری وڵات تێدا بوو. ئەوان بە گومانەوە دەیانڕوانیە ئەو دیمەنە، لە کاتێکدا سزار و دەربارەکەی خلیسکەکانیان پڕ کرد و شاریان جێهێشت. بەبێ ڕوونکردنەوەی بۆچی، ئەو خۆی لە گوندێکی باشووری مۆسکۆ جێگیر کرد. بۆ ماوەی سەراپای مانگێک جۆرێک لە ترس یەخەی پایتەختی گرت، چونکە مۆسکۆیەکان
ترسی ئەوەیان هەبوو ئیڤان لە بەرامبەر بۆ یارەتینوی خوێنەکان دەستبەرداریان بوو بێت. دوکانەکان داخران و تاقمە گێرە شێوێنەکان ڕۆژانە کۆدەبوونەوە. دوجار لە کانونی دووەمی 1565دا نامەیەک لە سزارەوە گەیشت. تیایدا ڕوونی کردبووەوە کە چیتر بەرگەی ناپاکیەکانی بۆیار ناگرێت و بڕیاری داوە بۆ تا هەتایە دەست لە کار بکێشێتەوە. نامەکە کە بە دەنگی بەرز لە ناو خەڵکدا خوێنرایەوە کاریگەریەکی شۆک ئامێزی هەبوو. بازرگانەکان و خەڵکی ئاسایی لە بەرامبەر بڕیاری ئیڤاندا سەرکۆنەی بۆیارەکانیان کرد و ڕژانە سەر شەقامەکان و بە تووڕەییەوە خانەدانەکانیان تۆقاند. بە زوی گروپێک کە نوێنەرایەتی کەنیسە و میرەکان و خەڵکیان دەکرد گەشتێکیان بۆ گوندەکەی ئیڤان ئەنجامدا و بە ناوی خاکی پیرۆزی ڕووسیاوە لە سزار پاڕانەوە بگەڕێتەوە بۆ سەرتەخت. ئیڤان گوێی هەڵخست بەڵام ڕای خۆی نەگۆڕی. لەگەڵ ئەوەشدا پاش ڕۆژانێک لە گوێبیستبوونی داوا و تکایان بژاردەیەکی خستە بەردەم ڕەعیەکانی. یان ئەوە تا دەسەڵاتی ڕەهای بدەنێ بۆ حکومڕانی بەو شێوەیەی کە خۆی دەیەوێت بەبێ دەستێوەردانی بۆیارەکان، یان ئەوە تا سەرکردەیەکی نوێ بدۆزنەوە. بەڕووبەڕووبوونەوەی بژاردەیەک لە نێوان شەڕی ناوخۆ و قبوڵکردنی دەسەڵاتێکی زۆردارانە تەقریبەن هەموو سێکتەرێکی کۆمەڵگەی ڕووسی لەگەڵ سیزارێکی بەهێزدا بوون. داوای گەڕاندنەوەی ئیڤانیان بۆ مۆسکۆ و گەڕاندنەوەی یاسا سیستەمیان کرد. لە مانگی شوباتدا بە شێوەی ئاهەنگێکەوە ئیڤان گەڕایەوە بۆ مۆسکۆ. ڕووسیەکان چیتر سکاڵایان نەدەکرد، لەوەی ئاخۆ دیکتاتۆرانە ڕەفتار دەکات یان نا، ئەوان خۆیان ئەم دەسەڵاتەیان پێدا بوو. لێکدانەوە ئیڤانی خەمناک ڕووبەڕووی تەنگژەیەکی تون دەبووەوە. ملدان بۆ بۆیارەکان دەبووە هۆی داڕمانێکی حەتمی، بەڵام شەڕی ناوخۆ جۆرێکی جیاوازی داڕمانی دەهێنایە کایەوە. تەنانەت ئەگەر ئیڤان لەو جەنگەش سەرکەوتوو بوایە، وڵات دادەڕووخا و دابەشبوونەکانی لە هەموو کاتێکی تر زیاتر دەبوو. ئەو بژاردەیەی کە لە ڕابردوودا چەکی دەستی بوو ئەوە بوو کە هەنگاوێکی بوێرانەی توند بنێت. لەگەڵ ئەوەشدا ئێستا ئەو جۆرە جوڵەیە لە دژی دەشکایەوە. چەندە بوێرانە ڕووبەڕووی دوژمنەکانی ببوایەتەوە ئەوەندە تونتر پەرچەکرداری دەوروژاند. خاڵی هەرە لاوازی نمایشی هێز ئەوەیە کە کینە دەوروژێنیت و دوجار سەر دەکێشێت بۆ پەرچەکردارێک کە دەسەڵاتەکەت لوش دەدات. ئیڤان بێڕادە ئەفرێنەر بوو لە بەکارهێنانی دەسەڵاتدا. بەڕوونی ئەوەی بینی کە تاکە ڕێگە بەرەو ئەو جۆرەی سەرکەوتن کە ئەو دەیویست کشانەوەیەکی ساختەیە. ئەو وڵاتی لە بەرامبەر پۆستەکەیدا ناچار دەکرد. ئەو بژاردەگەلێکی دەخستە بەردەمیان، یان ئەوە تا واز بێنێت و ئانارشیەکی حەتمی دروست ببێت، یان دەسەڵاتی ڕەها بگرێتە دەست بۆ ئەوەی پاڵپشتی هەنگاوەکەی بکات. ڕوونی کردەوە کە وازهێنانی پێ باشترە. فەرموون تەحەدی خۆتان بخەنە ڕوو تەماشا بکەن کە چی ڕوودەدات. کەس تەحەدای نەکرد. بە کشانەوە بۆ ماوەی مانگێک دیمەنێکی مۆتەکەی پیشانی وڵاتدا کە بە دوای وازهێنانیدا دەهات. داگیرکاری تەرتەر، شەڕی ناوخۆیی، کاولکاری، هەموو ئەمەش دوجار لە ڕۆژگاری گیر و گرفتی بەدناودا بە دوای مردنی ئیڤاندا دەهات. کشانەوە و ونبوون ڕێگەی کلاسیکی کۆنتڕۆڵکردنی بژاردەکانن. تۆ هەستێکی ئەوەیان پێدەدەیت کە شتەکان بەبێ تۆ چۆن دادەڕمێت و تۆ بژاردەیان دەخەیتە بەردەم. من دوور دەکەومەوە و
ئێوە زیانمەندی لێکەوتەکان دەبن، یان من لەژێر ئەو بارودۆخەدا دەگەڕێمەوە کە خۆم دەیسەپێنم. لەم شێوازەی کۆنتڕۆڵکردنی بژاردەکانی خەڵکیدا ئەوان ئەو بژاردەیە هەڵدەبژێرن کە دەسەڵاتت دەداتێ، چونکە ئەلتەرناتیڤەکە زۆر ناخۆشە، تۆ زۆریان لێ دەکەیت، بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پێدەچێت ئەوان بژاردەیەکیان هەبێت. هەر کاتێک کە خەڵک هەستیان کرد بژاردەیان هەیە و خۆیان هەڵی دەبژێرن، زۆر ئاسانتر دەچنە ناو تەڵەکانەوە. پەیڕەویکردن لە یاساکە دووەم. وەکو سۆزانی فەڕەنسی سەدەی 17 نینۆن دیلێنکلۆس بۆی دەرکەوت کە ژیانی هەندێک خۆشی دیاریکراوی تێدایە، عاشقەکانی لە بنەماڵەی پاشایەتی و ئەریستۆکراسیەکانەوە بوون، ئەوان پارەی باشیان پێدەدا، دەیان خستە بەر ڕێژنەیەکی زیرەکی فیکری خۆیان، مقنیعیان دەکرد و نەک وەک ئەوەی داوای پێویستی سۆزی بکەن، تەقریبەن وەکو هاوتایەک مامەڵەیان لەگەڵدا دەکرد. ژیانێکی وەها بێڕادە دڵپەسەندتر بوو لە هاوسەرگیری. لە 1643دا دایکی نینۆن لە پڕ مرد و ئەوی لە تەمەنی 23 ساڵیدا جێهێشت. ئەو لە جیهاندا بە تەواوی تەنیا مابووەوە، نە خێزان، نە مارەیی، نە هیچ شتێکی هەبوو پشتی پێقایم بکات. جۆرێک لە ترس یەخەی گرت و ئەو چووە ناو کەنیسەیەکەوە و پشتی لە عاشقە ناسراوەکانی کرد. ساڵێک دواتر ئەو کەنیسەی جێهێشت و بەرەو لیۆن ڕۆیشت. کاتێک بۆ دوجار لە پاریس لە 1648دا دەرکەوتەوە، عاشقان و داواکارانی بە لێشاوێکی زیاتر لە پێشوو بەرەو ماڵەکەی چوون، چونکە ئەو زیرەکترین و زیندووترین سۆزانی سەردەمەکەی بوو، زۆر هەست بە خاڵیبوونی شوێنەکەی دەکرا. هەرچۆنێک بێت شوێنکەوتوانی نینۆن بە خێرایی بۆیان دەرکەوت کە ئەو بە خێرایی شێوازە کۆنەکەی گۆڕیوە و سیستەمێکی نوێی بژاردەکانی داناوە. دووکەکان، سینیۆرەکان و میرەکان کە دەیانویست پارەی خزمەتگوزاریەکانی بدەن، توانیان لە کارەکانیان بەردەوام بن، بەڵام ئەوان چیتر کۆنتڕۆڵ بەدەست نەبوون. ئەو کاتێک کە خۆی بیویستایە لەگەڵیاندا دەخەوت، هەموو ئەو شتەی پارەکەیان دەیتوانی بیکڕێت تەنها ئەگەرێک بوو: لێکدانەوە. ژیانی سۆزانی ئەگەری دەسەڵاتێکی بەدوادا دەهات کە لە ژنی هاوسەرداردا نکۆڵی دەکرا، بەڵام بە هەمان شێوە مەترسی ئاشکراشی بەدواوە بوو. ئەو پیاوەی کە پارەی خزمەتگوزاری دەدایە سۆزانی لە جەوهەردا خاوەنی بوو، خۆی بڕیاری دەدا چ کاتێک خاوەنیەتی و چ کاتێک نا. دواییش دەستبەرداری دەبوو. لە کاتێکدا کە بە تەمەندا دەچوو، بژاردەکانی بەرتەسک دەبوونەوە، لە کاتێکدا کە پیاوانێکی کەم هەڵیان دەبژارد. بۆ خۆلادان لە ژیانێکی هەژاری دەبوایە سامانەکەی کۆبکاتەوە لە کاتێکدا کە هێشتا گەنجە. بۆیە چاوچنۆکی ئەفسانەی سۆزانیەکە وێنە دەرەوەی زەروریەتێکی کردداری هەبوو، لەگەڵ ئەوەشدا سەرنجڕاکێشیەکەی کەم دەکردەوە، چونکە وەهەمی دڵخوازبوون بەلای پیاوانەوە گرنگە کە زۆر جار نامۆ دەبن ئەگەر هاوڵەکەیان زۆر بایەخ و بە پارەکەیان بدات. لە کاتێکدا کە سۆزانیەکە بە تەمەندا دەچوو، ڕووبەڕووی قورسترین چارەنووس دەبووەوە. کلیلی دەسەڵات، وشەی وەکو ئازادی و بژاردەکان، دەسەڵاتی ئەگەرێک زۆر لەودی واقعی ئەو سوودانەوە دەبزوێنێت کە دەیخەنەوە کاتێک لە نزیکەوە دەپشکنرێن. ئەو بژاردانەی هەمانن لە بازاڕ، لە هەڵبژاردن، لە کارەکانماندا سنووربەندی بەرچاویان دەبێت. ئەمانە زۆر جار پەیوەندیان بە هەڵبژاردنەوە هەیە لە نێوان ئەلفوبێدا، لەگەڵ بەشەکەی تری ئەلفوبێی وێنەکەدا. لەگەڵ ئەوەشدا
تا ئەو جێی کە کزترین سەرابی هەڵبژاردن دەدرەوشێتەوە، ئێمە بەدەگمەن تەرکیز دەخەینە سەر بژاردەوونەکان. ئێمە باوەڕکردن بەوەی کە گەمەکە عادیلانەیە و ئەوەی کە ئازادیمان هەیە هەڵدەبژێرین. ئێمە پێمان باشترە زۆر بیر لە قوڵایی ئازادی هەڵبژاردنمان نەکەینەوە. ئەم نائامادەییە بۆ پشکنینی بچووکی بژاردەکانمان لەو فاکتەوە سەرچاوە دەگرێت کە بڕێکی زۆری ئازادی جۆرێک لە شڵەژان دروست دەکات. فرەیزی بژاردە بێسنوورەکان لە ڕاستیدا ئیفلیجمان دەکەن و توانامان بۆ هەڵبژاردن لێڵ دەکەن. ڕستی سنوورداری بژاردەکان ئاسوودەمان دەکەن. ئەمە دەرفەتی گەورەی فریودان بۆ کەسی زیرەک دابین دەکات، چونکە ئەو خەڵکەی لە نێوان ئەلتەرناتیڤەکاندا هەڵبژاردن دەکەن بەلایەنەوە قورسە باوەڕیان وابێت کە بەکارهێنراون یان فریودراون. ئەوان ناتوانن ئەوە ببینن کە تۆ ڕێگەی بڕێکی بچووکی ئیرادەی ئازادیان بۆ خۆش دەکەیت لە بەرامبەر بڕێکی زۆری سەپاندنی بەهێزی ئیرادەی خۆتدا، کەوابێ دەبێ بنیادنانی ڕستێکی بەرتەسکی بژاردەکان هەمیشە بەشێک بێت لە تەڵەکانی تۆ. وتەیەک هەیە کە دەڵێت ئەگەر تۆ بتوانیت وا لە باڵندەیەک بکەیت بەخواستی خۆی بڕواتە ناو قەفەسەوە، ئەو کاتە زۆر جوانتر دەخوێنێت. بژاردەکان ڕەنگڕێژ بکە. ئەمە تەکنیکی دڵخوازی هێنری کیسنجەر بوو، وەکو وەزیری دەرەوەی سەرۆک ڕیچارد نیکسۆن. کیسنجەر خۆی بە ئاگاتر لە سەرۆکەکەی دەزانی و بڕوای وابوو کە لە زۆربەی بارودۆخەکاندا ئەو دەیتوانی باشترین بڕیار بۆ خۆی بدات. بەڵام ئەگەر هەوڵی بدایە بەرنامەیەک دیاری بکات، کەسێکی تەواو نائارامی تووڕە یان بریندار دەکرد. بۆیە کیسنجەر 3 یان 4 بژاردەی کردداری بۆ هەر بارودۆخێک گەڵاڵە دەکرد و بە شێوازێک دەیخستە ڕوو کە ئەوەیان کە بەلایەوە پەسەند بوو هەمیشە باشترین چارەسەر دیار بوو بە بەراورد بە ئەوانەی تر. چەندین جار نیکسۆن دەکەوتە داوەکەوە، قەت گومانی لەوە نەدەکرد بەرەو ئەو شوێنە ڕێدەکات کە کیسنجەر پاڵی پێوە دەنێت. ئەمە ئامڕازێکی نایاب بوو بۆ ئەوەی لە بەرامبەر گەورە نائارامەکەیدا بەکاری بێنێت. زۆر لەو کەسە بکە کە بەرەنگاری دەکات. یەکێک لە کێشە هەرە سەرەکیەکان کە ڕووبەڕووی دکتۆر میلتۆن ئەیچ ئەریکسۆنی پێشەنگی چارەسەری هیپنۆسیس لە 1950کاندا بووەوە، گەڕانەوە بوو بۆ حاڵی پێشوو. لەوانەیە نەخۆشەکانی وەها دیار بووبن کە بە خێرایی چاک دەبنەوە، بەڵام گومانی سەرەتاییان بەرامبەر چارەسەرەکە بەرەنگاریەکی قوڵی دروست کردووە. ئەوان بە زووی دەگەڕانەوە بۆ خووە کۆنەکانیان، دکتۆریان سەرکۆنە دەکرد و چیتر نەدەچوونەوە بۆ لای. بۆ خۆلادان لەمە ئەریکسۆن دەستی کرد بە فەرمانکردن بە هەندێک لە نەخۆشەکان بەوەی کە بگەڕێنەوە دۆخی خۆیان بۆ ئەوەی وا لە خۆیان بکەن ئەوەندەی ئەو کاتەی کە سەرەتا هاتن هەست بە خراپی بکەن، بگەڕێنەوە چوارگۆشەی یەکەم. لەگەڵ ڕووبەڕووبوونەوەی ئەم بژاردەیە نەخۆشەکان زۆر جار خۆلادان لە گەڕانەوە بۆ دۆخی پێشوو هەڵدەبژێرن. ئەمە تەکنیکێکی باشە بۆ بەکارهێنان لەسەر مناڵان و خەڵکی ئیرادەتمەندی تر کە خۆشی لە ئەنجامدانی پێچەوانەی ئەو شتە دەبینن کە تۆ داوایان لێ دەکەیت. زۆر بۆ هێنانیان تا ئەو شتە هەڵبژێرن کە تۆ دەتەوێت لە ڕێگەی ئەوەی وا پیشان بدەن کە پشتگیری پێچەوانەکە دەکەن. گۆڕەپانی یاری وەرچەرخێنە. لە 1860کاندا جۆن دی ڕۆکفێلەر دەستی کرد بە دروستکردنی
مۆنۆپۆلێکی نەوت. ئەگەر ئەو هەوڵی بدایە کۆمپانیا نەوتە بچووکەکان بکڕێت، ئەوان بۆیان دەردەکەوت کە خەریکی چییە و پەرچەکرداریان دەبوو. لە بری ئەمە ئەو بەنهێنی دەستی کرد بە کڕینەوەی کۆمپانیاکانی سکەی شەمەندەفەر کە نەوتیان دەگواستەوە. کاتێک ئەو دواتر هەوڵیدا کۆمپانیایەکی دیاریکراو کۆنتڕۆڵ بکات و ڕووبەڕووی بەرەنگاری بووەوە، پشتبەستنیانی بە سکەی شەمەندەفەر بیرخستنەوە، بەڕەتکردنەوەی گواستنەوە بۆیان، یان تەنیا بەرزکردنەوەی کرێکارەکانیان، لەوانە بوو ببێتە هۆی ڕووخاندنی بزنسەکەیان. ڕۆکفێلەر گۆڕەپانی یاریەکەی گۆڕی بۆ ئەو تاکە بژاردە بەرهەمهێنەرە بچووکەکانی نەوت کە هەیان بوو، ئەوانە بن کە ئەو پێی بەخشین. لەم تاکتیکەدا نەیارانی تۆ دەزانن زۆریان لێ دەکرێت، بەڵام کێشە نییە. تەکنیکەکە لە دژی ئەوانە کاریگەرە کە بە هەموو شێوەیەک بەرەنگاری دەکەن. بژاردە بچووک بووەوەکان، مامەڵەکاری هونەری درەنگانی سەدەی 19 ئامبرۆیس ڤۆلارد لەم تەکنیکەدا لێهاتوو بوو. مشتری دەهاتنە دووکانی ڤۆلارد بۆ بینینی هەندێ لە تابلۆکانی سێزان. ئەو سێ تابلۆی پیشان دەدان، بیری دەچوو نرخ بڵێت، وەوا پیشانی دەدا کە خەواڵووە. سەردانیکەران دەبوایە بەبێ بڕیاردان بڕۆن. ئەوان زۆر جار ڕۆژی دواتر دەهاتنەوە بۆ ئەوەی جارێکی تر تابلۆکان ببینن، بەڵام ئەم جارە ڤۆلارد کارە کەمتر سەرنجڕاکێشەکانی دەهێنایە دەرەوە. وای دەردەخست کە وای زانیوە هەر کارەکانی پێشوون. مشتریە سەرگەردانەکان دەیان ڕوانیە ئۆفەرە تازەکان، دەڕۆیشتن و بیریان دەکردەوە و پاشان دەگەڕانەوە. جارێکی تر هەمان شت ڕووی دەدا. ڤۆلارد ئەو تابلۆیانەی کە کوالیتیان نزمتر بوو پیشانی دەدان. دوجار کڕیارەکان درکیان بەوە دەکرد کە ئەوان شتێکی باشتریان لە ئێستادا لەبەردەستدایە، چونکە سبەی دەبێ بۆ شتێکی خراپتر مل بدەن و تەنانەت نرخێکی زیاتریش بدەن. لەوانەیە گۆڕانکاریەکی بچووک لەم تەکنیکەدا بریتی بێت لە بەرزکردنەوەی نرخ لە هەر کاتێکدا کە کڕیار ڕاڕا دەبێت و ڕۆژێکی تر تێدەپەڕێت. ئەمە پلانێکی دانوستانی نایابە بۆ بەکارهێنانی لەسەر کەسێک کە خۆی ڕاڕایە کە دەکەوێتە داوی بیرۆکەی ئەمەی کە ئەمڕۆ نرخێکی باشتریان دەست دەکەوێت، نەک ئەوەی تا سبەی چاوەڕێ بکات. کابرای لاواز لە لێژاییدا، لاوازەکان ئاسانترینن بۆ مانۆڕ لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی بژاردەکانیانەوە. کاردیناڵ دیڕێتس، بزوێنەری سیاسی، یاریدەدەری ڕەسمی دووکی ئۆلینز، لە ڕاڕاییدا بەدناو بوو. ململانەیەکی بەردەوام هەبوو کە قەناعەت بە دووک بهێنرێت بۆ هەنگاونان. ئەو هەر دەهات و دەچوو، بژاردەکانی هەڵدەسەنگاند و چاوەڕێ دەبوو تا دوایین سات و سەرئێشەی بە هەمووان دەبەخشی. بەڵام ڕێتس ڕێگەیەکی دۆزیەوە بۆ ئەوەی دەست و پەنجە لەگەڵ دووک نەرم بکات. ئەو هەموو جۆرەکانی مەترسی باز دەکرد، ئەوەندەی بکرایە زیادەڕۆیی تێدا دەکرد، تا ئەوەی کە دووک لە هەموو لایەکەوە باوێشکی بەدی دەکرد جگەلێکێکیان، ئەوەی کە ڕێتس فشاری بۆ دەهێنا تا بیگرێتە بەر. ئەم تاکتیکە هاوشێوەی ڕەنگی بژاردەکان بوو، بەڵام لەگەڵ لاوازەکاندا دەبێت توونتر بیت، کار لەسەر هەستەکانیان بکە، ترس و تۆقاندن بەکاربێنە بۆ ئەوەی بیان خەیتە ناو کردارەوە. ئەقڵ بەکار بێنە و ئیتر ئەوان هەمیشە ڕێگەیەک بۆ تەممەڵیکردن دەدۆزنەوە. برا لە ناو تاواندا، ئەمە تەکنیکێکی ناهونەرمەندانەی کلاسیکە. تۆ قوربانیەکانت بۆ پیلانێکی تاوان ڕادەکێشیت،
ڕایەڵێکی خوێن و گوناه لە نێوانتاندا دروست دەکەیت. ئەوان لە فریوەکەی تۆدا بەشدار دەبن، تاوانێک ئەنجام دەدەن یان پێیان وایە ئەنجامی دەدەن و بە ئاسانی بەکاردەبردرێن. سێرج ستاڤیسکی، ساختەچی گەورەی 1920ەکان، ئەوەندە حکوومەتی گلاندبووە ناو تەڵەکە و فێڵەکانی کە دەوڵەت جورئەتی ئەوەی نەدەکرد دادگایی بکات و بڕیاریدا وازی لێبێنێت. زۆر جار وەها ژیرانەترا ئەو کەسە بگلێنیتە ناو فریوەکانت و ئەگەر شکست بهێنیت دەتوانێت زۆرترین زیانت پێ بگەێنێت. دەشێت تێوەگلانیان ئاڵۆز بێت، تەنانەت سەرەداوێکی تێوەگلانیان بژاردەکانیان بەرتەسک دەکاتەوە و بێدەنگیان مسۆگەر دەکات. قۆچەکانی تەنگژە، بیرۆکەکە بەهۆی ڕێڕۆیشتنی بەناوبانگی ژەنەڕاڵ ویلیام شێرمان لە ڕێگای جۆرجیاوە لە ماوەی شەڕی ناوخۆیی ئەمریکا پیشاندرا. هەرچەندە کۆنفیدراتەکان دەیانزانی شێرمان بە چ ئاڕاستەیەکدا ڕێدەکات، قەت نەیان دەزانی ئاخۆ ئەو لە ڕاستەوە یان لە چەپەوە هێرش دەکات، چونکە ئەو سوپای دابەش کردبوو بۆ دوو باڵ و ئەگەر یاخیەکان لە باڵێکەوە بکشانایەتەوە ئەوە ڕوبەڕووی باڵێکی دیکە دەبوونەوە. ئەمە تەکنیکی دادگایی کلاسیکی پارێزەرە. پارێزەر ڕێنمایی شایەت حاڵەکان دەکات تا لە نێوان دوو ڕوونکردنەوەی ئەگەری ڕووداوێکدا بڕیار بدەن کە هەردووکیان کونێک دەکەنە چیرۆکەکەیان. دەبێ ئەوان وەڵامی پرسیارەکانی پارێزەر بدەنەوە، بەڵام هەرچیەک بڵێن زیان بە خۆیان دەگەێنن. کلیلی ئەم هەنگاوە لێدانی خێرایە. قوربانیەکە بێبەری بکە لە کاتی بیرکردنەوە لە ڕاکردن، لە کاتێکدا کە ئەوان لە نێوان قۆچەکانی تەنگژەدا دێن و دەچن، ئەوان قەبری خۆیان هەڵدەکەنن. تێبگە لە ململانێکەتدا لەگەڵ کابرەکانت زۆر جاروا پێویست دەکات تۆ ئازاریان بدەیت. ئەگەریش بەڕوونی تۆ بکەری سزاکەیت، چاوەڕێی دژەهێرشێک بکە، پێشبینی تۆڵە بکە. لەگەڵ ئەوەشدا ئەگەر وا دیار بێت ئەوان بکەری نەکبەتی خۆیانن، ئەوە بە بێدەنگی مل دەدەن. کاتێک ئیڤان مۆسکۆی جێهێشت و چووە دێهاتەکەی، ئەو هاوڵاتیانەی داوایان لێ دەکرد بگەڕێتەوە بە داواکەی بۆ دەسەڵاتی ڕەها ڕازی بووبوون، بە درێژایی ساڵانی دواتر ئەوان کە ڕقی کەمتریان لەو هەبوو بەرامبەر ئەو ترس و تۆقاندنەی لە وڵاتەکەیاندا بڵاوی کردبووەوە، چونکە دوجار ئەوان خۆیان ئەو دەسەڵاتیان پێبەخشی بوو. هەر بۆیە هەمیشەوا باشترە بژاردەیان بۆ ژەهر بدەیتە دەستی خۆیان و ئەوەندەی دەکرێت تێوەگلانی خۆت داپۆشیت لە دابینکردنی بۆیان. وێنە قۆچەکانی گا بە قۆچەکانی دەتئاخنێتە سوچێکەوە، تاکە قۆچێک نییە کە لەوانەیە بکرێ لێ ڕابکەیت، بەڵکو جووتێک قۆچە کە دەتخاتە ناو تەڵەزگەیەکەوە. هەرچۆنێک بێت کوناودیوت دەکەن و هەڵت دەدڕن. دەسەڵات بۆ برین و هەموو خراپەیەکی تر کە مرۆڤەکان بە شێوەیەکی ڕەمەکی و بە بژاردەی خۆیان بەسەر خۆیانی دێنن، لە دوورمەودادا ئازاری کەمترە لەوەی کە ئەوانی تر بەسەری دێنن. نیکۆلۆ مەکیاڤیلی. پێچەوانەبوونەوە کۆنتڕۆڵکردنی بژاردەکان یەک ئامانجی لە پشتە ڕووپۆشکردنی خۆت وەک بکەری دەسەڵات و سزا. بۆیە تاکتیکەکە بە باشترین شێوە کار دەکات بۆ ئەوانەی کە دەسەڵاتیان ناسکە و ناتوانن بە ئاشکرا کار بکەن، بەبێ وروژاندنی گومان، کینە و تووڕەیی، تەنانەت وەکو ڕێسایەکی گشتی بەدەگمەن ژیرانەیە وەها ببینرێیت کە بەڕاستەوخۆیی و زۆر دەسەڵات پیادە دەکەیت. گرنگ نییە
چەندێک پارێزرا و بەهێزیشیت. زۆر جار وەها ڕێک و پێکتر و کاریگەرتریشە کە وەهمی بژاردە بخەیتە بەردەم خەڵک. لە لایەکی ترەوە بە سنووردارکردنی بژاردەکانی خەڵک هەندێک جار تۆ بژاردەکانی خۆت سنووردار دەکەیت. بارودۆخان تایاندا لە بەرژەوەندی خۆتە، ئاستێکی ئازادی بەڕکابەرەکانت بدەیت. لە کاتێکدا کە تۆ تەماشای کارکردنیان دەکەیت، دەرفەتی دەوڵەمەند بە خۆت دەدەیت سیخوڕی بکەیت، زانیاری کۆ بکەیتەوە و پلانی فریوەکانت دابنیت. بانگداری سەدەی 19 جەیمس ڕۆسچیلد کەیفی بەم میتۆدە دەهات. ئەو هەستی کرد کە ئەگەر هەوڵی بدایە جوڵەکانی نەیارەکانی کۆنتڕۆڵ بکات، چانسی ئەوەی لەدەست دەدا چاودێری ستراتیژیەکان بکات و ڕێڕەوێکی کاریگەرتر بگرێتە بەر. چەندەی ڕێی بۆ ئازادی زۆرتر بۆ ئەوان لە کوردمەودادا خۆش بکردایە، ئەوەندە بەهێزتر دەیتوانی لە دوورمەودادا لە دژیان هەنگاو بنێت.